وتەیەک بە بۆنەی ساڵیادی شۆڕشی کرێکاری 1970 رووسیا. ئەمڕۆ شەمە 25 ئۆکتۆبر ساڵیادی شۆڕشی کرێکاری رووسیەیە. 108 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا لە گەرمەی شەڕی یەکەمی جیهانیدا چینی کرێکار و جەماوەری زەحمەتکێش لە رووسیا بەڕێبەری و ڕێخەری حیزبی بۆلشویک لە درێژەی 2 دەیەخەباتی سەخت و خوێناویدا نەتەنها دیکتاتۆری تێزار بەڵکو دەستگای دەوڵەتی و سیاسی سەرمایەداری زاڵیان ڕووخاند و دەسەڵاتی کرێکاران و هەژاران و چەوساوەکانیان لە رووسیا جێگیر کرد. شۆڕشی رووسیا لە 2 قۆناغدا بە سەرنجام گەیشت. سەرەتا لە مانگی فێوریەی 1970 پاش کۆمەڵێک مانگرتن، خۆپشاندان و تێک هەڵچوون، نیکۆلای دووهەم دوایین تێزاری رووسیا لەسەر کار لاچوو و دەوڵەتێکی کاتی لەژێر چاودێری گیۆرکی لۆف و ئەلێکساندەر کێرنسکی پێک هات. زۆربەی ئەندامانی دەوڵەتی کاتی سەر بەلایەنی مۆنشویکی حیزبی سۆسیال دموکراتی کرێکاری رووسیا بوون، بەڵام ئەم دەسەڵاتە کاتیە نەیتوانی تاکە دەسەڵاتی خۆی بەسەر رووسیادا زاڵ کات. لە ئاکامدا هاوسەنگیەکی هێزی دوولایەنە بەسەر کۆمەلگای ڕووسدا زاڵ بوو. دەوڵەتی کاتی لەسەرەوە حکوومەتی دەکرد و شۆڕاکانیش بەڕێوبەری کۆمەلگایان لە خوارەوە بەدەستەوە گرت بوو. لە مانگی ئاوریلی هەمان ساڵدا ولادیمیر لینین ڕێبەری حیزبی بۆلشویک کە پێشتر دوورخرابووەوە گەڕایەوە بۆ رووسیا. بلشویکەکان بەڕێبەری لینین داوایان لە سەربازەکان کرد کە بەرەکانی شەڕی ئەمپەریالیستی بەجێبهێڵن و بێنە ناو ڕیزەکانی شۆڕشەوە و کۆمەڵێک دروشمی وەک ئاشتی خێرا هەموو دەسەڵات بکەوێتە دەست شۆڕاکان، کنترۆلی کرێکاری کارخانەکانیان هێنا گۆڕێ و ڕایانگەیاند کە زەوی هی ئەو کەسەیە کە کاری لەسەر دەکات. دەوڵەتی کاتی لە دژی ئەو دروشمانە وەستایەوە، بەڵام ئەو دروشمانە بەرەبەرە گشتگیر بوون. شارەکانی سان پێتێرسبۆرگ و مۆسکۆ ببوونە ناوەندی گەرمی شۆڕش و هاوکات لە گوندەکانیش زەوی لە کنترۆلی زەمیندارە گەورەکان هاتبووە دەرێ و وەرزێران زەویەکانیان لە نێو خۆیاندا دابەش کردبوو. بەم جۆرە بەستێنە کۆمەڵایەتیەکان بۆ شۆڕشێکی دیکە و زەوتکردنی دەسەڵاتی سیاسی لەلایەن چینی کرێکار بەڕێبەری حیزبی بۆلشویک دابین کرا. لینین پاش گەڕانەوەی لە تەبعید دەست بەجێ پلاتفۆرمی حیزبی بۆلشویکی بۆ خۆناغی دووهەمی شۆڕشی رووسیا کە متمانە پێکراوترین بەڵگەی ڕاپەڕینی شۆڕژگێڕانەیە لە سەدەی 20دا لە ژێرناوی تێزەکانی ئاوریل بڵاو کردەوە. ڕۆژی 6 نوامبر و لە سەروبەندی دەستپێکی کۆنگرەی دووهەمی شۆڕاکاندا بە پێشنیاری لینین ڕاپەڕینی کرێکاران و سەربازانی هێزی دەریایی بۆ ڕووخاندنی دەوڵەتی کاتی و پێدانی گشت دەسەڵات بە شۆڕاکان دەستی پێکرد. لە وەڵام بەم بانگەوازەی حیزبی بۆلشویک بۆ ڕاپەڕین، ئیدارە دەوڵەتیەکان و کۆشکی زستانی شوێنی جێگربوونی دەوڵەتی کاتی گەمارۆدران. ڕۆژی دواتر واتە 7 نوامبر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا هەم کۆشکی زستانی و هەم دەوڵەتی کاتی ڕووخان و کێرنسکی ڕای کرد. هەرەو شەوە کۆنگرەی دووهەمی شۆڕاکان بەڕێوە چوو کە پتر لە 400 نوێنەر تێدا بەشدار بوون. کاژمێر دەی بەیانی پەیامی کۆنگرە ڕوو بە هاوڵاتیانی رووسیا بڵاو کرایەوە. لە پەیامەکەدا هاتبوو دەوڵەتی کاتی ڕووخا شۆڕاکان دەسەڵاتی دەوڵەتیان بەدەستەوە گرتووە، بژی شۆڕشی کرێکاران، سەربازان و وەرزێران. ڕۆژی 7 مانگی نوامبری ساڵی 1970 بە ڕۆژمێری رووسی 25 ئۆکتۆبر وەک ڕۆژی سەرکەوتنی شۆڕشی کرێکاری لە رووسیا لە مێژوودا تۆمار کرا، واتە شۆڕشێک کە پێشهات و گۆڕانکاریەکانی دواتری ڕێچکەی مێژووی سەدەی 20می دیاری کرد. شۆڕشی ئۆکتۆبر شۆڕشی بەرەی چەوساوەکان دش بە نیزامی کۆیلایەتی کرێگرتەی سەرمایەداری، شۆڕشی بەشێک لە چینی کرێکاری جیهان بوو کە چەرخەکانی بەرهەمهێنانی کۆمەلگەی مرۆڤایەتی بەدەستی بەتوانای ئەو هەڵدەسوڕا و لە هەمان حاڵدا هەموو مەینەت و ئازارەکان لە سەرشانی قورساییان دەکرد. شۆڕشی 1970 رووسیا بۆ دووهەمین جار لە مێژوودا و پاش کۆمۆنی پاریز لە ساڵی 1871 وەک یەکەمین شۆڕشی کرێکاری بە دروشمی هەموو دەسەڵات بکەوێتە دەست شۆڕاکان، چینی کرێکاری ئەم وڵاتەی بردە ناو جەرگەی دەسەڵاتی سیاسیەوە. دەسەڵاتی شۆڕاکان دەست بەجێ خاوەندارەتی تایبەتی بەسەر زەویەکاندا هەڵوەشاندەوە و زەوی مالیک و دەوڵەت و کلیسای کرد بە مڵکی گشتی و خستیە ئیختیار هەموو زەحمەتکێشانەوە. دەسەڵاتی شۆڕایی کرێکاران دەست بەجێ یەکسانی بە تەواومانای مافی ژن و پیاوی لە هەموو بوارەکانی وەک ئابووری، کۆمەڵایەتی و بنەماڵەییدا بەیاسا کرد و ئاینی بە تەواوەتی لە دەوڵەت جیا کردەوە و دەستی کەلیسای لە کالوباری دەوڵەت و لەوانە لە پەروەردە و بارهێنان بە یەکجاری کورد کردەوە. شۆڕشی کرێکاری رووسیا مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی لەم وڵاتەدا دەستەبەر کرد. ئەم شۆڕشە زەربەیەکی جدی لە نظامی جیهانی سەرمایەداریدا و لەلایەکەوە ڕق و نەفرەتی گشت سەرمایەداران و دەوڵەتەکانیان و
دوژمنانەترین کاردانەوەی ئەوانی لێکەوتەوە و لەلایەکی دیکەشەوە شەپۆلێکی بە تەوەژمی عەداڵەت و ئازادی خوازی لەسەر تاسەری گۆی زەوی وەڕێخست. کاریگەریەکانی شۆڕشی کرێکاری 1970 رووسیا لە جیهاندا بەڕادەیەک بوو کە بورژوازی ڕۆژاوا لە ترسی دووپاتبوونەوەی ئەم شۆڕشە دەستیدایە ڕفۆرمگەلێکی وەک مافی دەنگدانی گشتی بۆ هەمووان بەتایبەت بۆ ژنان، پەروەردە و بارهێنانی بێبەرامبەر بۆ گشت منداڵان، پەسەندکردنی مافی بیمە و خانەنشینی بۆ بەساڵاچوان و هێنانە خوارەوەی سەعاتەکانی کار بۆ هەچ کاتژمێر. شۆڕشی کرێکاری رووسیا کاریگەریەکی مەزنی لەسەر خەباتی ڕزگاری بەخشی جەماوەری ستەملێکراو دانا و خۆی بەڵگەیەکی زیندوو بوو لەوەی کە بەرژەوەندی چینی کرێکار لەمانەوەی هیچ چەشنەستەم و نابەرابەریەکدا نییە و پەیگیرترین پێشڕەوی ڕێگەی ڕزگاریە دژ بە گشت ستەم و نابەرابەریەکان. لە ساڵی 1922دا یەکێتی سۆڤیەت لە پێکەوە پەیوەستبوونی خۆبەخشانەی نەتەوە غەیرە ڕووسەکان پێک هات. بێگومان بەهۆی ئەم دەستکەوتانەوەیە کە سەرجەم ئەو مێژوو نووسانەی کە ویژدان و قەڵەمی خۆیان بە نیزامی سەرمایەداری نەفرۆشتووە دان بەوەدا دەنێن کە شۆڕشی کرێکاری رووسیا گەورەترین خاڵی وەرچەرخانی هەموو مێژووی مرۆڤایەتی بووە. هیچ گۆشەیەک لەم جیهانەدا نییە کە بە جۆرێک ئەم ڕووداوە مەزنە کۆمەڵایەتی و سیاسیە کاریگەری لەسەر دانە نابێ. حکوومەتی کرێکاری رووسیا بە هیمەتی ملیۆنان مرۆڤی کە تا دوێنێ سوکایەتیان پێدەکرا و مافەکانیان پێشێل دەکرا و وەک کۆیلەی سەرمایە کاریان پێدەکرا هیوای ڕزگاری لە ناو دڵی سەدان ملیۆن کرێکار و زەحمەتکێش و ستەملێکراوی سەرتاسەری جیهاندا زیندوو کردبووەوە. ئەم سەرکەوتنە سەرەتاییە کە سۆسیالیزمی زانستی چرای ڕێنمایی بوو بە فیداکاری و گیانبازیەکی بێوێنە لە مێژوودا مسوەگەر بوو. بەدەر لەوەی کە حکوومەتی کرێکاری لە قۆناغەکانی دواتردا تووشی چ چارەنووسێک بوو، تەنانەت هەرە و ئاستەش خۆی خاڵێکی وەرچەرخانی مەزن بوو لە مێژووی مرۆڤایەتیدا. بەڵام شۆڕشی سەرکەوتوانەی کرێکاری لە رووسیا لەگەڵ گەلێک سەختی و دژواری بەرەوڕوو بووەوە. ئابلۆقەی ئابووری و سیاسی و دەستێوەردانی نظامی چواردە دەوڵەتی ئەمپەریالیستی لە دژی حکوومەتی کرێکاری سەپاندنی شەڕی ناوخۆ لەلایەن پاشماوەکانی ڕژیمی پێشوو قات و قڕی و وشکە ساڵی ساڵەکانی سەرەتای دوای سەرکەوتنی شۆڕش سەرپێچی و خۆراگری نەرێنی جوتیارە خۆشبژێوەکانی کە ئامادە نەبوون بەرهەمی زیادەی خۆیان بە حکوومەت بفرۆشن و هەتێت بووە هۆی ئەوەی ئەم شۆڕشە توانای بەرەو پێشچوونی نەمێنێ و هەرگیز نەیتوانی تا ئاستی سیستەمێکی ئابووری و کۆمەڵایەتی سۆسیالیستی گەشە بکات. لە ئاوا دۆخێکدا بوو کە بورژوازی کە لە دەرگاوەوە دەرنرابوو وردە وردە و ئەم جارەیان بە ناوی سۆسیالیزمەوە لە پەنجەرەوە گەڕایەوە و کنترۆلی حیزب و حکوومەت و دامەزراوە شۆڕشگێڕەکانی بەدەستەوە گرت. حزبی کۆمۆنیستی یەکێتی سۆڤیەت لە بری بەدواداچوون بۆ ئامانجە سۆسیالیستیەکانی شۆڕش دامەزراندنی رووسیەیەکی پێشەسازی و بەهێزی لە بەرامبەر دەوڵەتە سەرمایەداریە زلهێزەکاندا لە چوارچەوەی سەرمایەداریەکی یەکدەستی دەوڵەتی کردە ئامانجی خۆی. لە بری بەدواداچوون بۆ ئارمانە ڕزگاری بەخشە سۆسیالیستیەکان هەڵوەشانەوەی کاری کرێگرتا پێکهێنانی خۆشبژێوی مادی لە ژیانی خەڵکدا و دامەزراندنی کۆمەلگەیەک پێکهاتوو لە مرۆڤ ئازاد و یەکسانەکان لە کۆمەلگەی نەتەوەکاندا ڕێبازی زیندووکردنەوەی ناو و ناوبانگی نەتەوەی رووسی گرتەبەر. بەڵام سەرەڕای هەموو ئەمانە هەم سەرکەوتن و هەم پرۆسەی شکستی شۆڕشی کرێکاری لە رووسیا هەڵگری گەلێک دەرس و ئەزمموی بەنرخە کە دەتوانێت ڕێگەی خەباتی چینایەتی و شۆڕشی کرێکاران لە ئێران و جیهان لە هەموو بوارەکاندا دژ بە بەربەڕیەتی زاڵ بەسەر مرۆڤایەتی ئەمڕۆدا خۆش بکات و بە پشبەستن بەهێزی وشیار و ڕێکخراو ڕێگەی گەیشتن بە سۆسیالیزم نزیکتر بکاتەوە. ئەمڕۆ سەرمایەداری جیهانی کەوتووەتە ناو قەیرانێکی قوڵی پێکهاتەیی و حکوومەتە ئیمپریالیستی و سەرمایەداریە گەورەکان لە دوو بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژاوە لە ململانەیەکی خوێناویدان. بەرهەمی ئەم ململانەیە بریتیە لە شەڕی ئۆکراین و فەلەستین، وێرانبوونی هەرچی زیاتری ژینگە، پەرەسەندنی نایەکسانی قوڵی دارایی و سیاسی و کۆمەڵایەتی، پەرەسەندنی ژمارەی برسیەکانی جیهان، منداڵانی کار، قەرزی سەدان تریلیۆنی و گەلێک بەڵاو نەهامەتی دیکە. جیهانێکی لەم چەشنە پێویستی بە شۆڕشێکی سۆسیالیستیە، شۆڕشێکی کە لەوانە بە نرخەکانی شۆڕشی مەزنی ئۆکتۆبر ئەزمون وەربگرێت. زەمینە بابەتیەکانی شۆڕشێکی لەو شێوەیە ئامادەیە و هەوڵ و تێکۆشانی ماندووی نەناسانەش پێویستە بۆ خۆشکردنی هەلومەرجە زێهنیەکەی.